یعنی شتێکی پیرۆزە شتێکی خۆشە ئەگەرێکی دڵی خۆش بێ جەژن خۆشە ئەگەرێکیش دڵی خۆش نەبێ ئەوە جەژنی چی وەڵی جەژنی ئێستا هەر جەژن ناچێت جەژنی ساڵانی زوو جەژن خۆش بوو خەڵک هەمووی تبێترس بوو بێ لەر بوو هەمووی دەوڵەمەند بوو هەمووی باش بێ خەڵک هەمووی فەقیرە هەمووی داماوە ئێستا هەیە نانی جەژنی نێبی خوا هەیە ڕۆژانە ئەوگەی نێبی خوا ئێتە بێت چ مانایەکی هەبێ ئارە وەڵا کاتی خۆی مەعاشیش ئەومە نەبوو بەڵام چونکە شت هەرزان بوو شت ئاسایی بوو زروفەکەی خۆش بوو کاکە هەموو کەس بەشی خۆی هەبوو هەم کام ماڵی زۆر زۆر فەقیر بوو جێژنێکی چاکی بەڕێ کرد بەڵامی سێ ماڵی وایە ئاگری جەژن ناکاتەوە ئارە وەڵا کاریگەری ئەوە هەیە ئەگەرم خەڵکە مرتەعبێ بن خەڵکە کاسبی بۆ هەبێ ماڵی وایە 5 پیاوە 6 پیاوە دینارێکی بۆ پێیان ناکرێت کاسبی نییە هیچ کاسبێک نەماوە هیچ شتێک نەماوە بۆم خەڵکە ئەو ئاشتی هەر نەماوە ئاشتی زوو هەبوو بەس ئێستا ئاشتی هەر نەما ئاشتی کۆماوە تۆ ڕۆژ نییە یەکێک و دوان نەکوژێت دوێنێن ئاوتە لێرە دوان کوژراوە داتان زەرۆ دێوارە دوان برینار کراوە لەسەر چی بۆ هیچی هۆکارێکی هەیە لەبەرێ ئەم هەموو ماڵێکە ڕۆیت 20ی بێمۆڵەتی تایە ماڵ نییە نەیبی ئەمانیان بن لە سەجن قڵەویانەکەن و بەخێویانەکەن و فترێک و فترە دووە بە پارە و بەواستە بەریانێن حاکمەکان هەمووی بەواستە ئیشەکەن بۆ خەڵک حاکمی ئەمڕۆ هیچی عەدالەت نەماوە هیچی لای من هیچ خۆشیێکی نییە هیچ مانایەکی نییە هەر کاتێکەوە کو ڕۆژەکانی کەیت و ئەڕوا لای منەوە هەستم هەیە بۆی بارودۆخی ژیانی من ئاوا ئەڕوا لەوانێ بۆ هەنێک کەس لە جەژنە ڕەمەزان و خۆی حازر کا بۆ جەژنە قوربان بەس لای من هیچ مانایەکی نییە هیچ خۆشیێکی نییە ینی هەر وەکو ڕۆژەکانی کەوایە لای من ئێستا وەکو من وەکو خۆم سەرپەرشتی ئەو مناڵانم یعنی ناتوانم تەواو بژێوی ژیانیان دابینکەم ئەوەیە هیچ خۆشێک لە جەژن نابینم تەنها ئەوەیە و چەنەهای کەسی کەش هەیە وەکو من کە ئەو بەس ئەوە سەبەبەکەیەتی ناتوانێت بژێوی مناڵەکانی دابینکە ئەگینا کەس هەیە حەزی لە ڕۆژی خۆش نەبێ کەس هەیە حەزی لە جەژن نەبێ کەس هەیە حەزی لە مناسەبەی خۆش نەبێ بەس کە هیچ داهاتێک نەبێ و نەتوانی یعنی بەڕاستی ئەمڕۆ زۆر قورسە ژیان کە خۆشم ئێستا من وەکو خۆم سەرپەرشتی ئەو مناڵانم ینی تۆزە زەحمەتە لەگەڵ کەسێکی کە جیاوازی هەیە فەرقی هەیە ئەوەیەکی نە هیچ شتێکی تر بەس ئێستا یەکێکی وەکو من وەکو خۆم کرێچی و خاوەنی سێ مناڵم هیچ داهاتێکم نییە هیچ مەعاشێکم نییە یعنی زۆر سەختە بۆ من ژیان زۆر سەختە بەزی تر چیشە لەم وڵاتەیە ئەبێ بڕۆی لەگەڵیا وەڵاهی هیوای ئەو ئەخوازم ئیشەڵا حکومەت ئاوڕێک لەو خەڵکە فەقیر و هەژارە باتەوە چەنەها کەسی لەوان هێسە من باشترێک بم چەنەها کەس هەیە زۆر لە من داماوتر زۆر لە من زەلیلتر هیچ شتێکیشی بۆ ناکرێت و هیچ ئاوڕێکی لێ نایرێتەوە یان ئێستا من مناڵێکی ئاوام هەیە عەزرەت مەجلێکی جوانی بۆ بکڕم شتێکی جوانی بۆ بکڕم کە نەش بێ خۆ ناچی دەست لە خەڵک پان بکەیتەوە وەڵی تر جەژن بۆنەیەکی ئاینیە هەموو توێژەکان و کۆمەڵگا و خزم و کەس و کار یەکتری ئەبین و گەردن ئازایی یەکەن لەو ڕۆژەیە و قوربانیەکرێت و بۆ ماڵە فەقیرەکان و ئەکتا بتوانی یارمەتی ماڵە فەقیرەکان بێت لە جەژنە ئەبێ لە یەکتری ببووری چونکە بۆنەیەکی ئاینیە جەژنی قوربان هەموو جەژنی ڕەمەزانی شەر جەژنێکی ئاینیە بەڵام قوربان عینەن شت قوربانی تیا ئەەکەیت و خۆم کەسم لێرە نیە خۆم بەتەنیا لێرەم هەمووی لە دەرەوەن وەکو غەریب وام نەوەڵا وە کۆسا نەماوە هەر لە درگا کەشمان نایە ئێستا وەکو جاران نەماوە نەوەڵا هیوا خوازم هەموو تەبایی بێ و بەخۆشی هەمووی دەستکەن بە دەستی یەکا و بەڕێک و پێکی شەڵا بەسەرکەوتوی بڕۆ ئەم جەژنەمان لێ بڕوات. جێژنێکی پیرۆز و بە نرخە لە لای ئێمە بەس ئێستا پێزاویستی جێژن ئەمەنە گرانە فەقیر و هەژار لەژدی لەیەکە جێژنێت ئەڵێ من پێداویستیەکانم بۆ ناکەڕێ یعنی شەرمەزارە بنە بەردەستی میوانە کاکەجێ هیچ شتێک بۆ ناکەڕێ ئەوەی بۆ دەکڕێ بە نیوە ناچڵی بۆ تەکڕێ بە قەرزاری بۆ تەکڕ کەی ئەمە یعنی هینی جێژنە لە وەڵای سەوامان لێ هاتووە هەر معنای ڕاستەقینەی جێژن هەر نازانی چی پێشتر خەڵکمانە بوو نەوەڵا ئێستا ئەو خەڵکە ئەمنە ناڕەحەتە ئەمنە ناڕەحەتە ئەمەنە باری گوزەران گرانە هیچ شتێکە بۆ ناکرد هیوام ئەوەیە کە لە هەموو جێژنێکە چاک ببێ دنیا ئەو خەڵکە بکەوێتە خۆش گوزەرانیەوە بەس ئەوە ئێستا ئێمەی نایبینین ناسایی ئەم حکومەتەوە هەر نایدینین بە حیاتی ئەوە چەند جێژنە نەمان بینیوە هیچ خۆشیمان نەبینیوە یعنی های وا لێڵی بریا هەر جێژن نەبووە چونکە من هەموو شتێکم بۆ ناکڕێ حەزەکەم بیکڕم و بۆ من ناکڕێ
حەز دەکەم بیکەم و بۆ مناکرێ بەهۆی ئەم هەموو کوشن و بڕین و کەس لە خۆشی لە ئەمین نییە کەس لە خۆی ئەمین نییە ئەوەی ئەگەر تۆز دێ بەنەوەبێ لە خۆی ئەمین نییە خۆی معنای ئاشتی سەلامەتی بەس چی شتێکی بۆ ئەو میلەتە فەقیرە نییە ئەوە تا هەر ئەچێتە ماڵ و زرمی کوژێ و کەسی ژنای گرێ و کەسی سجنی ناکە و بەرەڵایە کا 10 کەس دەکوژێ 5 کەس دەکوژێ ماڵێکە کوژێ ماڵێک مەحفەکاتەوە هەرچێکەکە شاری بێ حاکمە هیچ شتێک نییە تۆ بتوانی هەموو شتێ بکەیت و کەسیش لێو ناپرسێتەوە جژنێکی ئاینیە مسلمانی نامومان ئەبێ جێبەجێکەین ئەرکێکی سەر شانی خۆمانە ئەزانی چۆنە جێژن ئێستا بڵێن من لەگەڵێکێکا قسەم نییە ئەتوانی لە کاتی جێژنە ئاشبیتەوە لەگەڵی بەهۆی ئەوەی خۆی گەورە لێو خۆش ببێت ئاشبیتەوە لەگەڵی و جێژنە پیرۆزەی لێ بکەیت لە جێژن لە هەموو بۆ نۆمناسەبەکانی تر تایبەتە ئێمە دوو جێژنمان هەیە جێژنەکە زۆر خۆشە ئەی من زۆر بە هینی خۆمی بە حازرەکەم بە جددی قورسە وەکو جاران نییە سەجاران لە کاتی خۆیان ئینسان معاشی وەرئەگەر ئەتوانی بە هەوەسی خۆت هەموو شتێک بکەڕیت ئێستا وەکو جاران نییە بەهۆی معاش و باری ئابوووریەوانێ قەت وەکو جاران نابێت جێژنی ئێستا ئێستا تۆ سیرکە لەم فتریا چەند کوشتانی تیا بۆ چەند ناخۆشی ڕووی کردوتە هەرێمی کوردستان بەڵام وەکو جێژنەکانی پێشووتر نییە هیوام ئەوەیە کە ئینسان ئاش بێت یعنی ئاشتەوایی لە کوردستانە بێ هێمنی پارێزی ئاسا بەڕاستی هیچ هێمنی خۆشێک نەماوە لێرەیە یعنی ئاسا خەڵک چەند خۆشی ئاماداکا بۆ جێژن دڵە خۆش نییە یعنی لە لاگەکێکە کوژرێ هەتا ئێوارە سیرەکەی چەنەها لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەم هەموو کوشتار و هینە ئەبینیت هەر لە خۆتەوە شتەکە زۆر ناڕەحەتە بەلاتەوانێ ناخۆشە ئارەوەڵا ئاسایشی ناو هەرێمی کوردستان لە هەموو شتێک گرنگترە بۆ ئێمە ئەی تۆ بیتە بازار بە دڵخۆشی و شت کڕی خۆشترێکە بەسا تۆ سەیەکەی دراسێکە و تەعزیەتی یەکێکی لێ کوژراوە لە خۆتەوە جێژنەکە و بە خۆشی نابێتە سەر